پێشبڕکێی ئۆتۆمبیلە کە شۆفێران و هاوڵاتیان وەک خولیایەک ئەنجامی دەدەن بێ ئەوەی هیچ ڕەهەندێکی یاسایی یاخود هاتوچۆیی لە بەرچاو بگرن. پێشبڕکێی ئۆتۆمبیلەکان لە هەندێک شوێن و شەقامە سەرەکیەکانی سلێمانی بۆتە نیگەرانی لای هاوڵاتیان. هاوڵاتیەکیش دەڵێت سەرەڕای ئەوەی دیاردێکی ناشرینە یاریکردنیشە بە ژیانەوە. بێگومان ئەمە دیاردەیەکی ناشرینە و نەویستە ئێمەمانەیە نەمینێ ئەمە هەر شتێکی حەزاریش نییە، شارستانی نییە، دژی شارستانیەتە بیر لە دایک و باوکیانەکەن دوایەوە ئەمە یعنی یاریکردنە بە ئینسان و بە سەروەت و بە پارە و بە هەموو شتێک. لە پاڵ بێزارکردنی هاوڵاتیان لەلایەن ئەو شۆفێرانەوە ئەو جۆرە پێشبڕکیانە هۆکارێکی دیکەیە بۆ دروستبوونی ڕووداوەکانی هاتوچۆ و زیاتربوونی ئامارەکانی برینداربوون و گیان لەدەستدان. وەک بەڕێوەبەری کارگەڕی نەخۆشخانەی شار دەڵێت کە ڕۆژ نییە حاڵەتی ڕووداوەکانی هاتوچۆیان بۆ نەچێت کە هۆکاری سەرەکی تیژڕەویە. نەخۆشخانەی شار لەبەری نەخۆشخانەکەمان نەخۆشخانەیەکی فریاکەوتنی 24 کاتژمێریە ڕۆژ نییە بەرکەوتەی ڕووداوی هاتوچۆ یا بە بریناری و یاخود بە مردووی نێنێتە نەخۆشخانەکەمان کە بەداخەوە ئەماش ئەوانەی کە برینار دەبن زۆر جار ڕووداوەکانیان زۆر سەختە تووشی شەلل دەبن و هەمە بن بە کەمەندام و یاخود ئەبن بە وەرگرانیەکی زۆر بەسەر خۆیان و هەم بەسەر وڵاتەکەمان و هەم بەسەر خێزانەکەیانەوە و بن بە گرفتی شەر بۆ نەخۆشخانەکەمان. ئەگەر ئاماری ئەم سێ مانگەی ساڵی 2023دان پێ بڵێم 1995 بە برینار یاخود بەرکەوتەی ڕووداوی هاتووسەدای نەخۆشخانەکەمان کردووە و 5 کەسیش بە مردووی بە ڕووداوی هاتوچێنەوە دەناو نەخۆشخانەکەمان. بە مەبەستی کەمکردنەوە و بنەبڕکردنی دیاردەی پێشبڕکێی ئۆتۆمبیل بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی لە ڕێگەی مەفرەزەکانیانەوە دەست بەسەر ئەو ئۆتۆمبیلانەدا دەگرێت کە پێشبڕکێی پێ ئەنجام دەدەن و مەترسی لەسەر ژیانی خۆیان و سەرنشینان و هاوڵاتیانیش دروست دەکەن. ئێمە لەگەڵ برادەرانی ئاسایش و برادەرانی پۆلیس بە هەموو بەشەکانەوە حملەیەکی چڕوپڕ بە بەرنمەیەکی تۆکمە دەستمان پێکرد. سەرەتا مەبەستمان بنبرکردنی ئەو حاڵەتەوە دوورخستنەوەی ئەو کۆبوونەوە یان بنبرکردنیان قەدەغەکردنی ئەو حاڵەتی نمایش و پێشبڕکیانە ڕێژێکی بەرچاو ئۆتۆمبیلمان دەست بە سەراگر کە لەو حاڵەتایە بوون لە حاڵەتی نمایشە و لە حاڵەتی پێشبڕکیە. لەم گەڕاجەدا کە تایبەتە بە دەست بەسەرداگرتنی ئۆتۆمبیل هەموو ئەو ئۆتۆمبیلانە دەبینرێت کە سەرپێچیان ئەنجامداوە و تیژڕەویان کردووە کە بەپێی ڕێنمایی وەزارەتی ناوخۆ هەر ئۆتۆمبیلێک کە بەهۆی پێشبڕکێ و سەرپێچیەوە دەستی بەسەردا بگیرێت ئەوە بۆ ماوەی 10 ڕۆژ لە گەڕاجەکەدا دەستی بەسەردا دەگیرێت و خاوەنی ئۆتۆمبیلەکەش ڕووبەڕووی دادگا دەکرێتەوە. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.